ئەگەر ئەمە بەدڵی خۆمان زواجە دەکەین و خۆشەویستیمان ساز کردو ئەدی ئەو هەموو کێشە چکۆلە گەورەیە چێتە جیانی هاوبەشیدا بۆمان دێتە گۆڕێ. بێنین خاڵەکانی پشکنینەوە بزانین بۆچی بە یەک ئەوەی کە گەورەکانمان بەجگایەوە کە نەسحەتی باشمان کەن لە ڕووی دڵسۆزیوە لە ڕووی نەزانین ڕات دڵسۆزی خراپمان بۆ دەکەن نەسیحەتی و خراپێمان پێ دەکەن. کوڕی من مەیەڵە ژن سواری سەرت بێ دەسەڵاتی ماڵەکەت وەرگرێ ژن کافری بێ ئیمانە ئەگەر دەسەڵاتی لێ هەستاندی تازە ناتداتەوە لەولاوە بە خاتم نەدەڵان کچی من نەچی لە ئەلعانەوە بەدمیوە بدەی نەچی هەموو شتێکی لێ قبوڵکەی ئەلعان پێی خەرز نەکەی دوای بۆت خەرز ناکە بەد ئەمەلی مەکە ئەلعان ئەو جوورێ پێت خۆشە ئەگەر ژیانە دڕ نەچێ پێشێ دوای دی بۆت خڕ نابێتەوە بەلەو بەر سۆسیال مێدیاکان بێبڕانەوە پیاوی دش بە ژنی دەکەن و ژنی دش بە پیاوی دەکەن و هەن لێکردوین کە مە هەست دەکەین کە پیاو ژنان دەخوا و ژنان پیاوان دەخۆن و ئەوەیە کە مەکاتێک کە ژن و پیاوێکی دەنێرینە بن سەقفێک دوودانە عاشق و خۆشەویست نانێرینە بن سەقفێک دوودانە ڕقیب کە لە یەکتری دەترسێ هەر ئەو دەڵە ئەمن غەفڵەت بکەم ئەو سواری سرم بۆ ئەو لە بینی بردوم ئەو دەڵە من غەفڵەت بکەم ژیانم دۆڕاندۆ پس ئەوەیە کە کێشە قەت لە ژیان ئینسان خلاص نابێ ئەمە دەبێت دەست هەڵگرین لەو هەموو دش سازکردنی ژن و پیا بەرابەر یەکتری ئەو هەموو تحریککردنی ژن و پیا بەرابەری یەکتری دەبێت فێر بین کە ژن و پیا بە یەکتری ناچارە دەبێت پێکەوە ژیان بکە دڵخۆشی ژن و پیا ئەوەیە کە پێکەوە بێ دڵخۆشی ژن و پیا ئەوەیە کە خانەوادە و بنەماڵە پێکەوە سازکە پس زێهنمان ئەوەندە مەسموم مەکەن زێهنی جوانەکان ئەوەندە نسبەت بە یەکتری خراپ مەکەن هەولیان بدەن پێیان بڵێن بڕۆ پێکەوە بسازێن خۆشەویست یەکترن دڵخواز یەکترین ژنە هاتووە کە خزمەت بە تۆ بکە پیاوە هاتووە کە ژیانی تۆ خۆشکە هەستێکی خۆشیان تێدا سازکەین کەوانیش پێکەوە ژیانێکی خۆش سازکەن بە ژیانە خۆشەکان خڕبێتەوە و کۆمەڵێکی خۆش سازکە.